شانۆنامە با پرۆسەیەکی ئەدەبی پوخت و شارەزاییەوە دەنووسێت. یەکێکە لەو پرسانەی کە لە دەقی ئەدەبیدا بەگشتی و لە شانۆنامەدا بە تایبەتی کەمترین جار لە لای خوێنەر و نووسەری ئێمە لە ساتی خوێندنەوەی هەر دەقێکدا وەکو کێشە وروژاوە و بێ وەڵام ماوەتەوە یان وەڵامی جیاوازی پێدراوەتەوە. ئەوەیەکە چۆن دەقێک یان شانۆنامەیەک بخوێنینەوە و تێی بگەین، یان دەپرسین چۆن شانۆنامەیەک هەڵبژێرین بۆ خوێندنەوە، یان چۆن شانۆنامە بناسینەوە بۆ ئەوەی بیخوێنینەوە. شانۆ لە بنچینەدا هونەرێکی زارێکیە لە جەوهەردا یان هونەرێکی میلی دەستەگەریە. زۆرتر ئینتیمای هەیە بەرەو جیهانی فۆلکلۆر وەک لە جیهانی ئەدەب. ئەمە سەرباری ئەوەی تۆڕێکی ئاڵۆز و بەیەکدا چووە، کۆمەڵا پرسیارێک دەوروژێنن و دەمانخەنە بەرامبەر تێڕامان و وردبوونەوە لە شێوەکانی ئەدەب یان بنیادێکی دەلالیە کە بنیادی بەرهەمهێنەری دەقێکی لە چوارچێوەی بنیادی سۆسیۆ دەقیدا بەراورد دەکرێت. ئەوەی پێوەستە بە شانۆنامەوە جۆرێکە لە دەق بەپێی ئەوەی خراوەتە ڕوو دوو جۆر شانۆنامە هەیە لە مێژوودا. جۆرێکیان شانۆنامەیەکی ئەدەبیە و نووسەرێک دەینووسێت و جۆرەکەی تریان پابەندی بنەماکانی نووسینی ئەدەبی نابێت و ئەمەش نووسەران و شانۆکارانی کردووە بە دوو بەشەوە و هەندێک جار کێشەی لاوەکی لێ دەکەوێتەوە. ئەوەی دووبارەیە لە شانۆی نووسەردا و فەرامۆش کراوە ئەوەیە کە هونەرێکی دروست کراوە. هەروەها ئەم جۆرە لە شانۆنامە لەسەر سێ بنەما هەڵدەبژێردرێت کە بریتین لە: یەکەم، دەرهێنەرێک کاری دەرهێنانت بۆ دەکا. دووەم، ئاکتەرەکەت ڕۆڵی تێدا دەبینێ. سێم، ئایا لەسەر شانۆ جێبەجێ دەکرێت؟ بەڵام جۆری دووەم بەپێی جیاوازی نووسەر و شانۆکارەکان جیاوازی لە نێوانیاندا هەیە و تا ڕادەیەک لە دنیای فەلسەفە نزیکترن تاوەکو ئەدەب. بەڵام ئەوەی ئەم بەرنامەیە کاری لەسەر دەکە ئەوەیە کە شانۆنامە دەقێکە پابەند دەبێت بە بنەماکانی ئەدەب یاخودنا، کەواتە دوو جۆر شانۆنامە نووسین هەن، هەر یەکەشیان بەپێی ژانرەکانیان دەگۆڕێن: کۆمیدیا، میلۆدراما، تراژیدیا. و هەر یەکەیان بەپێی بنەماکان و پێگاتەکانیان خوێندنەوەشیان گۆڕانکاریان بەسەردادێ کە بەپێی ڕێبازە ئەدەبیەکانیان دیسان خوێندنەوەکانیشیان دەگۆڕێن. ئەمە جگەلەوەی بەپێی قۆناغ و ئاستەکانی خوێندنەوە و شارەزای و پێشینە و ڕۆشنبیری خوێنەرانیش کاریگەریان دەبێت لەسەر خوێندنەوەی شانۆنامە، کەواتە شانۆنامە بریتیە لە دەقێکی نووسراو یان نەنووسراو بە مەبەستی خوێندنەوە یان نمایشکردن لە ژانرێکدا و بەپێی ڕێبازێکی ئەدەبی یان شەپۆلێک یان تەوژمێک کە بەپێی کۆناغێک یان ئاستێک دەنووسرێت و دەخوێنرێتەوە. تیۆری شانۆک و بەشێکی بنەڕەتی لە هونەری شانۆیە چەندین بنەما و چەندین ژانر لە خۆی دەگرێت. شانۆنامەژۆک و بەشێکی گرنگی تیۆریا خود وەکو دەستپێکێک بۆ کاری شانۆیی یەکێکە لە پێداویستی هاوچەرخەکانی شانۆ. ئێمە لەم بەرنامەی شانۆ ژیان پێکەوە گفتوگۆیەکی هونەری و هێبن و لەسەرخۆکن بە میوانداری هونەرمەند و شانۆکار کاک ئومێد کەمال. کاک ئومێد، خۆشحاڵم بە ئامادەبوونت. سواز بۆ ئێوە. بە هیوان بەرنامەیەک پێشکەشکەین کە سوودێ بگەێنێ بە شانۆ و بە ئەو کەسانی کە تامەزڕۆی شانۆن و بینەری شانۆن و هەروەها شانۆکاران. زۆر خۆشحاڵم کە لێرەی. کاک ئومێد، من لە هەر کەسێکایەت ئەم بەرنامەیەوە ئەوەنی بتوانم لێ ئەپرسم پەیوەندی بینی شانۆ ژیان چۆنە بینیت، یان ئەم بەرنامەیە کە ناومان ناوە شانۆ ژیان ناوێکی چۆنە بەلای بەڕێستەوە؟ خۆی هەموو بوارەکانی هونەر بە گشتی و شانۆش بە تایبەتی لاسایکردنەوەی ژیانە. هەر لە سەرەتاشەوە فەیلسوفەکان ئاماژەیان بەوە کردووە وەکو ئەفلاتون و ئەرستۆ کە ئێمە ناتوانین نکۆڕی لەوە بکەین کە هونەر لە سەرەتای ژیانەوە لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە لاسایکردنەوەی ژیان بۆ نمونە ئەو کاتانەی کە زمانی نووسین نەبووە بە وێنە تعبیریان لە زمانی خۆیان کردووە، یان کاتێ مرۆڤ لە ئەشکەوتەکانە ژیاوە بە زمانی ئاماژە زۆرجار ئەو ڕووداوانەی ژێڕاوەتەوە بۆ هاوڕێکانی کە بینیوێتی لە دەرەوە بە نواندن. ڕاستە ئەو سەردەمە بە منەوە وتراوە هونەر، بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتایانە ئەزانین هەر لە سەرەتاوە کە
هوەر و ژیان پەیوەندێکی پتەویان بەیەکەوە دێنە سەر ئەوەی کە شانۆ ژیان پەیوەندیان بەچێەوە ئێمە ئەگەر بڵین هوەر لاساییکردنەوەی ژیانە بە هەمان شێوە شانۆش لاساییکردنەوەی ژیانە هەتا ئەو شانۆیانش کە پژە بەسێ بە خەیاڵی نووسەر دووبارە ئێماگەر لێکی دەینەوە سێری کەینەوە و لێ کۆڵێنتیا بکەین ئەبینین دیسان لاساییکردنەوەی ژیانە بەڵام زۆربەی کات شانۆ لە ژیان گەورەترە چونکە شانۆ ژیانمان بە شێوازێکی تر پیشانەداتەوە دەستخۆشی لە یەکەم من تاکە بەرنامەیە کە بیبینم تایبەت بێ بە شانۆ و شانۆ ژیان پەیوەستکە بەیەکەوە بە هیوای بەردەوامی چونکە دڵنیام سوودی ئەبێ و لە داهاتوودا تەمەناکەم فراوانتر بێ و زۆرترین شانۆکار و کەسانی پسوەڕ لەو بوارەدا بانکەی بۆ بەرنامەکەت زۆر خۆشحاڵم کە تۆ لێرەیت ئیتە لێرەوە چینە ناو بابەتەکانمانەوە جەنابەت وەکو هەمووەکو دەرهێنەر و هەمووەکو ئەکتەریش و هەمووەکو نووسەریش بەڵام لێرە زیاتر لایانی نووسین وەرەگرم هەڵبەتەمان نەزانین کە جەناب شانۆکاریت و ئەزمونە تێ و چالاکی ماشەڵڵا پڕ چالاکیشی من ئەمێ بزانم لە ئەزمموی شانۆیی کە نووسیتە و شانۆگەریانی کە جەنابەت ئامادەت کردوون یاخود نووسیتە ئەمێ بزانم ئایا هەموو کەس بۆی هەیە شانۆنامە بخوێنێتەوە یان تایبەتە بەس بە شانۆکارەکان خۆیان یان شانۆ بۆ کێ نووسرێ من لە زۆر شوێن تریش باسم کردووە تەمەناکەم ڕۆژێک بێ چۆن لە باخچەی ساوایان گرنگی بە شانۆ ئەدرێ بەڵام خۆمانەزانین لە باخچەی ساوایان بە شازێکی پراکتیکیە شانۆ بکرێتە مەنهەجێک لە نێو خوێندنگاکاندا بخوێندرێ وەکو بابەتەکانی تر قسە لەسەر شانۆ بکرێ مامۆسای تایبەت و پسپۆر بۆ بوارە دروست ببێ ئەو کاتە تۆ جیلێک دروستەکەی کە تامەزرۆی شانۆ ئەبێت چۆن ئێمە لە ناو خوێندگاکانە باسی ئەدەبیات دەکرێت و لە خوێندکارەکرێت کە بخوێنێتەوە زۆر باشە کاگومێت تۆ کۆمەڵە بابەتی زۆر گرنگە باسکردی شێکلانە پەروەردە و شانۆڵبەتێمە بابەتە دانین لە داهاتوە بەرنامی خاص تایبەتمان هەیە بۆی بەڵام ئەوەی کە ئێستا زۆر بەلایمنەوە گرنگە و بەنیسبەت وەکو لایەنە تیۆریەکەی مەسەلەن دوو بۆ چوون هەیە لە مێژووی شانۆ تاکو و ئەمڕۆ کە درێژ بۆتەوە بۆ چونێکیان وایە کە باسی ئەدەبی شانۆوەکە وەکو ڕێبازەکان و ڕێبازی ڕیالیزم و کلاسیک و ڕۆمانتیکوانە بۆ باز لە شانۆیەکی ئەدەبی شەکرێ و لە پاڵەوەشەوە هەنێکی کە باوەڕێن وایە کە لە دەروی ئەدەبی ژەکرێت جۆرێکی تر لە شانۆنامە لە ڕێگەی نووسینی بە کۆمەڵەوە یاخود نووسین لە ناو پرۆڤیان ئەم شتانەش هەیە تۆ وەکو خۆت لە ئەزمموی کارکردنی خۆتا تۆ لە کام جۆرە نووسەرەیت یان لەمانەی کە ئەدەبی شانۆوە بگەن و پەیڕەویلەوە ئەکەن یاخود لەو جۆرە نووسەرانەی کە باوەڕ بە ئەدەبێکی نووسراوی شانوینی و لە ناو پرۆڤە ئەنووسیت یاخود بە کۆمەڵ شتە نووسنیان لەسەر ڕێبازێکی دیاریکراوە تۆ کارەکەیت خۆی مادام پێی ئەو ترێ شانۆ من لەگەڵ ئەوەیان کە شانۆ بۆ نمایشکردن بنووسرێ چونکە ئێمە باز لە دراما ئاکەین خەڵک دێ ئەبینێ ئەو شتێک کە ئەشی بینێ هەمیشە ئەو شتێک کە تۆ بەچاو ئەیبینی و ئەشی بیستی هوەرێکی شانۆ هوەرێکی بینراوە و بیسراوە بێگومان لە ناو دابشکردنی هوەرە کە ئاڵێن هوەری بیسراومانەیە هوەری بینراومانەیە شانۆ و سینەما و دراما و ئەم شتانە هوەری بینراوە و بیسراوە لای من باشترین شت ئەوەیە ئەو دەقانەی کە ئەنووسرێ زیاتر بۆ نمایش بنووسرێ بۆی بینەر بێ بیبینێ و بیبیستێ ئەو کاتە باشتر تێگا بەڵام ئێمە لە مێژووی شانۆیە هەردوو جۆرەکەمان هەیە مەسەگە گەڕینە بۆ دەقەوێنانیەکان دەقیان نووسی بەس بە تەنیا بۆ خوێندنەوە بووە دەقێکی شە بۆ نمایشکردن بووەوە تا یاسەش دەقێکەیە ئەدەبیان وەکو ڕەچاوی هەموو بنەما ئەدەبیەکانی نووسینی تیاکراوە ڕاستە من ئەویستەوە تێبگەم تۆ خۆت کامەیان ینی زیاتر لەسەر ئەو مەجاالە ئیشەکەی کە باوەڕی بە ئەدەبێکی نووسرا و هەیە پێش کارکردن یاخود هەرجاری بە جۆرێک بۆی هەیە شتێکی ترپی جیاوازتر بێت من چۆن کۆمیدیا و تراژیدیا ناتوانرێ هیچیان وەلا بنرێ لە کاری هوەریە چونکە هەردووشان پیانەوەترێ هوەری نواندن و شانۆ بۆ شێوازە ئەو دوو شێوازش کە لە شانۆیە بازەکرێ من ڕێگە بە هەردووشانە دەم یعنی ناتوانانی ڕەتیکەیە بەس وەک باسم کرد دەقێک هەبێ بینوسی بۆ نمایش تۆ لەگەڵ دەقی نمایشە باڵە بێگومان ئەم بەرنامە شەر خۆی تەورەکەمان هەر لەسەر ئەوەیە ینی خوێندنەوەی شانۆنامە لە تیۆرە بۆ نمایش من وەکو خۆم دوو کتێبم هەیە لەسەرەمەیەکێک ئاخر کتێبی خۆم کە لەسەر هوەری شانۆ با بڵین تایبەتە بە خوێندنەوەی شانۆنامە لە تیۆرە بۆ پراکتیک ئەمە ئەزمونێکی خۆمە کە بەسەر لە سەرتاوە کە ئەینووسیت
کە دەقەکە کە نووسرا دەستی پێکا تا کۆتایی کە نمایش و خوێندنەوەیە چۆن ئەڕا بە چ ئاراسەیە کاک ئومێد بم گورە زۆر سپاس تۆ بۆ خۆت لە ئەزمموی کارکردن تا چۆن هاتیتە ناوبووان با بڵین لە زانکۆت خوێندووە بزانام بەڵام من کۆلێژی هونەرە جوانەکانم کۆلێژی هونەرە جوانەکان بەشی شانۆ لەوێ ئەزمموی نووسینتان ئەکرد یان لەسەر دەستی مامۆستا و پسپۆر فێر بوو یاخود هەر بە ئەزمموی هاوی خۆت بە هیوایەتەوە هاتی خۆی ئەدەب و هونەر ئیشکردن لە ئەدەب و هونەرە چ نووسین چ نواندن سەرەتا بە بەهرەیەک دەست پێەکە بە ڕێژەی زۆر ئەو کەسانی کە ئەنووسن بەهرەیان هەبووە کەسانێکی شەیە لە خوێندنەوەی زۆر و لە زیرەکییا بن بە نووسەر من بەهرەی نووسینم هەبوو سەرەتا بوون بە شەعر دەستم پێکرد دواتر چیرۆک دواتر چوومە ناو نووسینی شان و نامەوە نەخێر لە کۆلێژی هونەر وانەیەک نەبوو بە ناوی ئەوەی کە تۆ چۆن دەقی شانۆی ئەنووسی بەڵام خوێندنەوەی زۆر سەرچاوی باشمانەیە سوودم لەو سەرچاوانە وەرگرت سەرچاواناتوانی هەندێکی باسکی مەساوانی کە تۆ پشتت پێبەستون بۆ هەم بۆ فێربوونی خۆت هەم بۆ مەشق و ڕاهێنان کە لەسەریت کرد بێ ئەگەر ناوی سەرچاوەکەشم لە یاد نەبێ حەزەکەم باسی ئەوە بکەین ڕەگەزە سەرەکیەکانی شان و ڕەگەزە لاوەکانی شانۆ کە نووسین دەق یەکێکە لە ڕەگەزە سەرەکیەکان و لە ڕیزبەندیشە لە یەکەمە کۆمەڵە ئیش کرا لەم ساڵانەی دوایە لێرە کە ئیشان لەسەر بیرۆکە ئاکرد لە ناو هۆڵایانی دەقی نووسراویان نەبوو ناتوانم ئەوە ڕەتکەمەوە بەڵام ناتوانین نکۆڵیش لەوە بکەین کە دەقی شانۆیی کە یەکێکە لە ڕەگەزە سەرەکیەکانی شانۆ کە ئێمە کاتێک ئەمانوێ شانۆ بکەین پێویستە دەقێکی شانۆییمان هەبێت پێکاتەکانی دەقیش کە حەسکەی باسیکەین بەڵام من ویستم پێشەوە یەکلای ببمەوە لەو ڕۆکە بەڕاستی لایانی تیۆری بۆ نووسەر زۆر گرنگە من نازانم تۆ چۆنە بۆ چوونت بەڵام هیوادارم ئێستا کە پرسیارەکەمان گەڵاڵە کرد پێکەوە توانین وەڵامێکی دروستیەوە بینەوە مەسەلەن هەموو شانۆکەس کارێک هەموو نووسەرێکی شانۆ نامەیانەوەین کە شانۆگەریە نووسن من بۆ خەم نووسەری شانۆگەری نیم لەگەڵۆشی کە ئەزمموی شانۆی من نزیکەی 20 ساڵە بەڵام قسەکە لەسەر ئەمێ کاتێک کە تۆ دەستەکەی بە نووسینی شان و نامە پێویستە بە شارەزای تیۆری نابێت بێگومان بەڵێ ئێمە چی بکەین بۆی کە هەم بینەرەکانمان هەم وەرگرەکانمان هەم خوێنەرەکانمان لەوە تێ بگەن کە ئەوەی کە ئێمە ئەیکەین شتێک نییە بەس بۆ خۆمان و شانۆکارەکان بێ بەڵکو بۆ ئەوانیشەکە سوودمان ئێمە چی بکەین بۆی کەوان سوودمانەوە چۆن بزانەمە شان و نامیان بە بچن بیخوێنەوە چی بکەن نووسین مەبەستە نووسینە بەڵێ باسی شانۆگەریەکەم من باسی ئەوم کرد کە سەرەتا ئەو کەسا بێ بەهرەی هەبێ دواتر خوێندنەوەی زۆر گەڕامە دوای سەرچاوەکانە ئەنجایەکێک لە هۆکارە پاڵنەرە سەرشیەکان کەوا لە تۆ ئەکا بەردەوام بی لە نووسین ئەزمموی بەردەوامت هەبێ سیرکردن خوێندنەوە بزانی لە جیهانە چی ئەگوزەرێ ئەو دەقەشانویانی کە لە جیهاندا لە سەردەمینۆدا ئەنووسرێن چۆن ئەنووسرێن باز لە چی ئەەکەن و هەروەها سیرکردنی ژێکێکە من حتا خۆم بۆ شتانی کە نووسم جاری وایە زیاتر سەیری فیلمی سینەمایی ژەکەم و خوێندنەوە تەماشاکردن بەلای منەوە متابعەکردنی هەموو بوارەکانی هونەر یەکێکە لەو پاڵنەر و کاریگەریانی کەوا لە ئێکا تۆ بەردەوامی حتا سیرکردنی تابلۆی هونەری جاری وای لێ من کردووە کە بیرۆکەی دەقێکی شانۆیم بۆ بێ ئێمە ئەزانین وەکو لە سەرای بەرنامەکە شەوتم وەکو چۆن لە بەرنمەکانی پێشووتری شاملەیەکە لە میوانە بەڕێزەکانی بەرنامی شان و ژیانم پرسی خەڵک چۆن لە شانۆ تێبگا ئێستا هەمان پرسیار بەس بە دوویەکی تا لە بەڕێستەکەم خەڵک چۆن لە شانۆ نامە تێبگەیان ئێمە چۆن بزانینەوەی کە جانا دیان هەر کەسێکی تری نووسێ بم بورەکە ئەمە بەسم کە توێە لەبەری گفتوگۆکەمان گەرم و گۆڕتر و جوانتر بێ حەزەکەم بزانم چۆن بزانین ئەم شتە شان و نامێک ئێمەی خوێنینەوە یان ئەوەی کە ئیبینی لە نمایشێکی شانۆیە چۆن بزانمە دەقێکی ئەدەبی نووسراوی شانۆیە چۆن ئەمە بناسیینەوە خۆی چۆن سینناروێک بۆ فیلمێکە نووسرێت لە دەقی شانۆیشدا بە هەمان شێوە زۆربەی کات ئاماژە بە جوڵەی ئەکتەر و هەروەها ئاماژە بە دیکۆر و ئاماژە بە دیالۆگەکان و هەروەها پێناسەی کەسێتەکانیش کراوە ئەمە وا لە خوێنەرەکان بورە ڕاتەگرم ئەمە لە چیرۆک و ڕۆمانیشە هەمان شت هەیە جارە و خەیاڵە لە شیعرێکی شاهەیە لە تابلوێکی شاهەیە بەڵێ ئێمە چۆن ئەمە لە ڕۆمانە دیالۆگەکان زۆربەی کات جیان نەکراوەتەوە ئەو ڕۆمانانەی کە نووسراون دیالۆگەکان بۆ شازە جیان نەکراوەتەوە بۆ نمونە من لێرەدا نیشتوم ومێت دوو نکتە دیالۆگەکان بنووسرە یا ڕێباز دوو نکتە دیالۆگەکان بنووسرێ
لەبەر ئەوە جیاوازێکی نەوعی هەیە لە نێوان ڕۆمان و شان و نامەدا. من لەگەڵ ئەو ڕۆمانانە نیم کە زۆربەی کات ئەچنە وەک شان و نامە ئەنووسرێتەوە لە وڵاتی خۆمانە، چونکە پێویستە ئەویش بە شێوازێک بنووسرێت کە خوێنەر جێی بکاتەوە لە شان و نامە. کاگومێدێمە زۆر جار ڕوبەڕیەوە بینانی نووسەرەکانمان بە تایبەتی هەتا شانۆکارەکانش بەگشتی هەندێک ناڵین هەمووی خێنە قەوسەوە ئەمە باوەڕیان بەلایانی تیۆری نییە، باوەڕیان وە هەر ئەسارەوەنی بەهرەیەکت هەبێ ئینسان دەتوانێت بۆ خۆی دانیشێت و ببێ بە شانۆکار و چۆنیش حەزیلێتی بۆ جۆرە بنووسە بێکی هیچ کێشێک هەبێ. تۆ تا چەند تیۆر بە گرنگ ئەزانی بۆ نووسینی شان و نامە؟ من بە گرنگ ئەزانم چۆن پزیشک پێویستی بە خوێندنە تا بێتە پزیشک. شانۆش زانستە خۆ دەزانی بە هەمان شێوە، پێویستە کە تۆ شارەزایەکی تەواوتە بێ، هەروەها لێزانینێکی تەواوتە بێ لە ڕێگەی ئەزمونکردنەوە بێ، لە ڕێگەی خوێندنەوە بێ، لە ڕێگەی خوێندنی ئەکادیمیەوە بێ. پێویستە ئەم شتانە بکەیتە پاڵ بەهرەکەت ئینجا بە خۆت بڵێ نووسەری شان و نامە. هەرچەند من هەمیشە ئەو قسەیەم کردووە، من هێشتا خۆم وا ئەبینم لەو حاڵەتەیان کە بگەم هەنگاوی یەکەم، چونکە شان و دنیایەکی زۆر زۆر گەورەیە. بەس کاگومێت من لێرە بۆ چوونێکی ترم هەیانی بۆ پرسیارێکیش لە بەڕێزت مادەم دەستت کردو بە نووسین تۆ بەردەوام بێ لە گۆڕانکاریاوێ بەردەوام پێشکەوی تۆ تا چەنەوە ئاسا بینیتەوە لەوەی کە هەوڵدا لە ڕووی تیۆریە زیاتر خۆت کامڵکەی ئەم ساڵ لە چاو پارە لە چاو 2022 لە چاو 2021 پلان و بەرنامەی چۆن تۆکمەدانی لە ڕووی تیۆریەوە مەسەلەن من بۆ خۆم کاتێکە لە بیر لەم بەرنمەیە کە من لە هەشتی شانۆگەریان بی لە پرۆژێکی خۆمەکەمە کتێبێک حازرەکەم من بۆ ئەم کتێبم هەیە ئەمە ئاستەکانی خوێنەوەی شانۆنامەی تۆزێکە گفتوگویەکی لەسەرواکەین. ئەمە 2 ساڵی پێچۆ تا بەرهەم هاتووە. پلانەکەی بەس دانانی پلانەکەی نزیکەی 2 مانگ بەزەم ناقەشەگەڵ 2 دوکتۆرە خەری مەسەلەکەەوە نیە بڵێن بێ ناوی دالێکی پێوە بۆی ئەو شەسەریە. بەڵام باگراوندە تیۆریەکەش گرنگە بۆ شانۆکار ئەبێ بزانین لە چوا سوود لەو ئەزمونە وەرەگەین، لە چوا سوود لە لایەنە معریفەکەی وەرەگرین. بۆ نمونە ئێمە کە شانۆنامی کوردیە خوێنی زۆر هەستەکەین قسەی بەسیتە زۆر سەلام عەلەیکم و ئەوە حەزەکەم باسی ئەو شتوای دیالۆگ و ئەو شتانە کە باسی ئەوەم کرد من کە ئەو قسەیان پروتم من هەمیشە ئەمەوێ بگەمە یەکەم هەنگاو شتێک هەیە ئێمە ئەگەر هەمیشە خۆمان بۆ بزانین کە ئێمە زۆر زاناینەوە زۆر مشکیلەیە. من مەبەستم ئەوەیە هەمیشە خۆم ڕەخنەگری یەکەمی کارەکانم، دواوی کارەکەم بە بینەرەگا خۆم یەکەم کەسم کار ڕەخنەی لێگرم و هەمیشەش تۆ ئەبێ قسەکەم لەسەر لایەنە تیۆریەکەیت ئێمە بەتەنیا بۆ کاگومێت نازانم بۆ بینەرەکانمان چونکە ئێمەوەی کە ئێستا بینەری ئەم بەرنمەیە چاوەڕێ ئەوەیە بزانێت لە ڕێگەی کاگومێت و لە ڕێگەی گفتوگویان بەرنمەیەوە ئەگەر شانۆنامەیەکی بینی بزانێ بیخوێنێتەوە چێژی زۆرکە و لێشی تێبگا لە هەمباڵە. باسی هەنگاوەکانمان کرد ئاخر بۆ هەنگاوی دوێنە چی بووی ئەمڕۆ چۆن بوو بێگومان ئەبێ جیاواز بیتەوە ئەمڕۆ لە دوێنە جیاواز بێ، ینی کارێکەکەی نابێت لەسەر هەمان ڕیتم و هەمان بە هەمان شێوازی ئەو کاری دوێنێت بێ. زۆر چاکە کەواتە ئێسەمە تۆ هەنگاوی تازەترت ناوە بۆ لەو من پێم خۆش ئێستا بینە سەرێکە جاکاریە بکەین لە بینی ئەوەی ئەگەر ئێستا هاوڵاتیەک یەکێک لە وەرگری بەرهەمەکانی بەڕێزە من دڵنیام هەم هەوادارێک شتێ ئەم خەڵکی شێم بەرنمەیە بینێت و حەزەکە بزانێ ئومێد کەمال چی وتووە لەسەر ئەو مەسەلەیە ئەتبینێت دیالۆگێکی فەلسەفیت بوێنێ لەگەڵ دیالۆگێکی ئاینیت بۆ ئەهێنێ دیالۆگێکی شانوویانی شکسپیریان هەر کەسێکی تر بۆ ئەهێنێ ئەڵێ کاگ ئومێدیان مامۆستا ئومێدیانێکە لە قوتابیە خوێندکارەکانت یەت دەڵێ مامۆستا ئومێد تۆم سێ دیالۆگەم بۆ جیاکرد چۆن بزانم کامیان دیالۆگی شانوویە چۆن فێریەکەی خۆی دیالۆگی شانۆی خۆمان نەزانین کە ئێمە سێ زۆر دیالۆگمانەوە بە حەزەکەم باز لەسەر هێنیش بکەم پاراوی دیالۆگی و تۆ ئەو دیالۆگەی شانۆیی چۆن لە دیالۆگی بازاڕی جیاکەیتەوە. بمبرە باسی دیالۆگی ئاینیان فەلسەفیەکەم ئەڵم چۆن بتوان لە ڕووی تیۆریەمانە لێکتری جا بکەینەوە. مەسەلەن کارکتەرمان هەیە ئاینی قساکە لە ناو شانۆنامەیە بە چۆن بزانمە دیالۆگێکی ئاینی نییە دیالۆگێکی ئەدەبی شانۆییە. من ئەمەم ئەوێت تۆزەم جانبم لا مهمە لە کاتی نمایشە لە کاتی خوێندنەوە لە کاتی خوێندنا بێگومانە باسی شانۆنامەکەین. ئاخر تۆ کاتێک کەسێتێکە ئاینیە لە ناو دەقە شانۆیەکە بێگومان کە دیالۆگی شانۆی ئەڵێ کاتێک خوێنەر بەر ئەو کەسێتی ئەکەوێ ئەزانێت کە ئەم کەسێتی ئاینیە حتمما ئەبێ دیالۆگەکانیشی ئاینی بێ یا کەسێکی سیاسی کە خیتابێکی سیاسی هەیە لە ناو شانۆکەیە بێگومان لە ناو لێس قەیسەرە پرۆتۆز کاتێکە یەتە سەر و خۆتبەکەی ئەیە
یان ئەو کەسایی کە یەکێ لە کارکتەرەکان ئەکۆژەڵە من نەمکوژ لە بەرەی کە ڕقم لێی بوو بەڵکو لە ئاهات سێرەکی کاتێک ئەمەم جوارە دیالۆگانە ئەوترەیە زۆر شانویە باشە یعنی یەکسەر ڕێک هەستی پێکەی بەس ئێسەمە بۆ من و تۆ کە ئەزمونەکەی نەمشتە ئاسانە بەڵام بۆ بینەری ئەم بەرنامەوە بۆ ئەو کەسانی کە قسەی بەقوە دە زۆر جاچنە نمایشەکان قسەی بەقوت و دروشمی زۆر بەهێزی تیا ینی تا ڕاتی کە هەندێکیان شاعری و زۆر جوانی شەوتریانی هەستەکەی شاعیرێگەم قسەی کردووە بەڵام چۆن شعریت لە شاعریە جاکەوەکەین بە بابەتێکی تر بەڵامەوەی کە ئێستا زۆر بۆ من گرنگە دروشم بازی و قسەی بەهێز و فەلسەفاندن و بە ئاینکردن چۆن لە شانۆ جیابکەین ئەمە زۆر گرنگە بەلای منۆ لە شانۆ نامەیە خۆی هەر شتێک لە شانۆیە ئەنووسێتەوە خۆ دەزانێت بێت لە خزمەت چیرۆکەکەیە بێ ئەو دیالۆگانەی کە ئەژنووسرێنەوە بێگومان کاریگەریان هەیە لەسەر بەرەوپێشچوونی ڕووداوەکانی ناو دەقە شانۆیەکە لە هەمان کاتە دیالۆگ زۆربەی کات پێناسەی کەسێتێکە ئەکا ئێمە کە باسی کەسێتی ژەکەین یەکێک لە هۆکارەکانی ناسانی کەسێتی لە ناو شانۆدا زۆربەی کات لە دیالۆگەکەی خۆیەوە دەرەکەوێت لەبەر ئەوە پێویستە کە دیالۆگ ئەو پوختی و ئەو نێوەرەکە بەهێزەی تیابێ کە تۆ جای بکەیەوە لە قسەی ئاسایی هەرچەند لە جاری واشە لە شانۆیەوە باز لە واقعیە دەکەین بەڵام مەرز نییە تۆ دیالۆگ و ئەو ئاماژانەی بەکاری دێنی لە ناو شانۆکە لە واقعا هەبێ زۆر ڕاستەمە ئەڵبەتمە زیاتر لایەنە ئەدەبیەکەی شانۆ باسەکەین وەکو شانۆ نامە پێشی ببێ بە نمایشی شانۆیی بەرحاڵ ئەمە زۆر جار بۆ منە من خۆم زۆر متابعیم پێشانگای کتێبی نێودەوڵەتی سلێمانیم کرد زۆر جارم بینی شانۆ نامەکانیان لە ئەرزەکە فڕێیا بوو یان لە شوێنێکیەوە خراپ هەبوو ئەگەر یەکێک بە دانسخە بۆی نەگەڕایانی ئەدۆزیوار چەند ئەبوو حاڵەشەوە من چم هەر نەمدۆزینەوە ئەوی کە من داوامە کرد و لێدوانی زۆر کەسیشمان وەرگرتۆ بۆ ئەم بەرنمەیە کە خاوەنی کتێبخانەیان نوێنەری کتێبخانەکانن لەو پێشانگایە دەربارەی خوێندنەوەی شانۆنامە و فرۆشی کتێبە شانوویەکان بەگشتی و حاڵمان چۆنە من دوایەوە مۆسەر گفتوگۆ لەگەڵ تا بەڵامیسە ناوبڕێک وەرەگرم و چینە و لێدوانانە وەرەگرین و پاشانەگەڕن لێ بەڕێزێ بینەرانی خۆشەویست دوایام ناوبڕە ئەگەڕینەوە بۆ درێژەدان بە گفتوگۆکەمان فەرموون. ناوەندی ڕەهاند وەکوێشێک لە ناوەند چالاکەکانی بواری چاپ و بڵاوکردنەوە لە پێنجەمین فیستیڤاڵی کتێب لە شاری سلێمانی بەشدارە بەڵام یەکێک لەو بوارانەی کە زۆر بەکەمی ئاوەڕمان لێداوەتەوە بواری کتێبی شانۆییە لەبەرەوەی بەڕاستی لای ئێمە تا ئێستا خوێندەری کتێبی شانۆیی دروست نەبووە و تەنها لەو 300 چاپکراوی کە هەمانە دوو کتێبی شانۆییمان چاپ کردو کە تێکستی شانۆیین و هینوسەری دیاربەختەر عەلیە ئیتر هیچ کتێبی شانۆییمان چاپ نەکرۆ بەهۆی ئەوەی کە خوێنەری کتێبی شانۆیی نییە ئێمە لەبەرەوەی کە دەستگایەکین هیچ پاڵپشتێکی حیزبی حکومیمان نییە و لەسەر فرۆشی کتێبەکانمان درێژە بە دەستگاکەمانە دەین و درێژە بە بەکار و چالەچەکانمانەین بۆیە لەسەر ئەوە ئەژین کە کتێبەکانمان پێویستە فرۆشیان هەبێ و کتێبی شانۆیش فرۆشی نییە و بۆیە ئێمە کتێبی شانۆیی چاپ ناکەین یەکێک لە هۆکارەکان ئێمەژەگەڕێتەوە بۆی کە شانۆکاران بەشێکی هەرە زۆریان دەتوانن بڵێم ناخوێنەوە یا بڵین ئاگاداری تێکستە شانۆیەکان نین ئاگاداری شانۆی جیهانی نین و ئەمەش کاریگەری کردوتە سەرەوەی کە ئێمە وەکو دەستگاکانی چاپ نەک هەر ئێمە و ئەوانەی ترش کە هاوکارەکانمان لە دەستگاکانی تر کتێبی شانۆیی چاپ نەکەن ئێمە بە ئومێدی ئەوەین کە بتوانین دەرفەتێک بدۆزینەوە بۆی کە زنجیرەی کتێبی شانۆیی چاپکەین بەڵام پێویستمان بە سپۆنسەری و دەستگیرۆیی هەیە چ لەلایەن خوێنەرانی شانۆ چ لەلایەن شانۆکارانەوە بێ چ لەلایەن دەستگایەکی کولتوریۆ بێ کە پاڵپشتی کتێبی شانۆیی بکات ئێمە لە دەستگای چاپ و پەخشی سەردەم هەموو ساڵە لە 27 سێ بە تایبەتی کۆمەڵە کتێبی شانۆییمان چاپ کردو جاری وا بۆ 10 کتێب 9 کتێبمان چاپ کردو بەڵام لەبەرەوەی بازاری کتێبی شانۆیی ئەوەندە کەم بووە ناچار بووین وەستاندومان ئەو پرۆژەیە جار ئەگەر کتێبێک زۆر بە زەروری بزانین و هەر ئەوەی
کە هەبێ لە ناو کتێبخانەی کوردیا چاپیەکەی نەجینا قەرارمان ناوە هیچ کتێبی شانۆیی چاپ نەکەین لەبەرەوەی تەنانەت شانۆکارەکە خۆشیان نایەن کتێبی شانۆیی بکڕن. ئێمە وەکو ناوەندی غەزەلنووس من فرۆشیارێکم لە ناوەندی غەزەلنووس لەبارەی کتێبی شانۆییەوە ئەو کتێبە ئەو کەسانی کە پرسیارەکەن یاخود داوای کتێبی شانۆییەکەن زۆر کەمترە لە ڕوانگەی سینەماوە باشترە بەڵام بۆ شانۆ زۆر کەمە. من ناوم ڕەوا ئازادە نوێنەری دەستگای نووسیار مۆشای نووسیار لە وڵاتی دانیمارک لە بەشداریمان کردووە لە پێشانگەی نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە شوێنی دی4 کتێبەکانی ئێمە گشتگیرن بابەتی شانۆیە و چیرۆکە و کورتە چیرۆکە و ڕۆمانە خەڵاتیشمانەیە ساڵانە باشترین چیرۆک و باشترین ڕۆمان هەڵەبژێرێ. ڕاستی ئێستا کتێبی شانۆ فرۆشی کەمە لەبەر ئەوەی تەنانە خودی شانۆکاران خۆشی کتێبی شانۆ ناخوێننەوە. شانۆ وەک فەرسەفە خەریکە بەرەو دواوە چێ لەم شاری ئێمە ئەسڵەن شاری خۆمان لە ڕووی شانۆ باشترە لە شارەکانی کە شان شتێک نییە بە ناوی شانۆگەریشەوە هەر پێشکەشیش ناگرێتە نا سلێمانیە کە شانۆی تیا ئەگوزارێت و تیا عەرزەکرێت. بینەرانی خۆشەویست گەڕاین وڵاتان پێش ناوبڕەکە لەگەڵ کاگومێدا باسمان لە فرۆشی کتێب و ئاستی بازاڕی شانۆنامە و خوێندنەوەی شانۆنامە کرد بەڵام گفتوگۆکەمان هەڵگر بۆ دوای ناوبڕەکەەوە ئێستا بە خۆشحاڵ لەگەڵ کاگومێت شانۆکار و هونەرمەند بەردەوامی کاگومێت لەو ناوبڕایەکە بینیمان زۆربەی کتێبە شانوویەکان وەکوتمانیان لە ئەرزەکدانراوە لە شوێنێکی خراپە یان نمایشکردنیان خراپە کەمترین ڕێژەی فرۆش ئەتوان بڵم کتێبە شانوویەکانن. ناپرسم خۆچوی یان ناچونکە تۆ خۆ نزیکی لەو ناوچەوە حەقە چوو بێتی من ئەمێ بزانم تۆ تێگەیشتنی چۆنە بۆ ئەو دۆخە ئەگەرمە لە ڕووی تیۆری سێری بکەین خەڵکێکی زۆرمان هەیە باوەڕی بۆ باگراوندە نیە یان با بڵێن چێژ لە خوێندنەوەی شانۆنامەکان وەرناگرێت بە تایبەتی شانۆنامەی کوردی بەڵام ئەگەر بڵێن هەر کوردیەکان وان ئەی خۆ شانۆگەری ئەوروپیش هەیە وەرگێڕانیان بۆ کراوە و لە ئاستێکی زۆر باشان و بەکواڵەتی زۆر چاکیش چاپکراون هۆکار چیەک وەزە ئاوایە دۆخەکەمان بەم جۆرە ئەگەر باز لە خوێندنەوە بکەین بە گشتی هەر خوێنەر کەم بۆتەوە بۆ زۆربەی بوارەکانی ئەدەبی و ڕۆمان و شەعرنا ئەو شعری کە ئێستاش خەڵک ئەیکڕێ زیاتر خەڵک گوێگرێتی و لە سۆشیال میدیاوە زۆربەی ئەو شتانە نامەوێتمە سەر ئەو بابەتە بەگشتی خوێنەر بۆ خوێندنەوە کەم بۆتەوە خۆشمانە زانین کە هۆکارگەلێکی زۆر هەیە یەکێک لەوانە مەشغوڵێتی خەڵکە بە ژیانەوە لە هەمان کاتە تۆڕە کۆمەڵایەتەکان هۆکارێکن بۆەوەی کە ئەو جیلەی ئێستا دوورکەنەوە لە خوێندنەوە بەگشتی کێشەیەکی تر هەیە کە بەداخەوە جێگەی ئازارە ئەبێ بپرسین ئایا شانۆکارەکانمان چەندیان شانۆ ئەو پرسیارە جدیەکەیە ئایا شانۆکار پێویستی بە خوێندنەوە ماوە یان هەستەکەی ئەو قۆناغی تێپەڕاندووە زۆربەی شانۆکارەکان هەیە ناوی گەورەشە سێرەکەی لەو پێشانگانە نایبینیان یان ئەبینی فرۆشی کتێبەکانی زۆر دابەزیوە یان بەعام ئەگەر سێری بکەین وەزئی شانۆ دۆخی شانۆ فرۆشی زۆر کەمە هەر بە گشتیش کتێبە شانوویەکان جا لە ناویشانە شانۆنامە ئێمە شانۆکارەکانمان لەگەڵ شانۆوانی کە شانۆ ئەخوێنەوە ڕێژێکی زۆر کەمە ڕێژێکی زۆر کەمە چیمان کردووە یان چی بکەین باشە بۆ ئەوەی کە بتوانین ئەو خەڵکە زیاتر لێمان تێبگا و زیاتر بێتە ناو بوارەکەەوە خۆی من سەرتاش باسی ئەوم کرد تا شانۆ نەکرێتە من هەز لە ناو خوێنگاکاندا نابێت چاوەڕێ ئەوە بکەین کە خوێنەرێکی زۆری هەبێت شانۆ ئێمەی شانۆکاریش خۆمان من لە خۆشمەوە دەست پێەکەم بە هەموو ڕەخنەکان لە شانۆکارە بێگومان خوێندنەوەمان کەمە بۆ دەقە شانۆیەکان ئێستا زۆر بەشوان مامۆستای لە ناو ئامادەی و خوێندگاکاندا کاتێک کە من مامۆسام ئەتوانم شانۆ لای خوێندکارەکانم خۆشەویستکەم وایان لێ بکەم کە بخوێنەوە بەڵام ئایا دیسانە و مەشغوڵەتی ژیان و تۆڕە کۆمەڵایەتەکان و کۆمەڵشتی بێبەها کە ئێستا لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە بینەرێکی زۆری هەیە و خەڵکێکی زۆر لە خۆی کۆکردوێتەوە ئەتوانێت کۆتایی بێت و خەڵک سەنەما بم و بەبارە تیۆریەکە یانی ئێمە کێشێکی ترمان هەیە بۆ نمونە
من لەگەڵ هاوڵاتیە گفتوگۆم کردووە ئەڵێت یان لەگەڵ شانۆکارەکانیشە ئەڵێ فەرقی شانۆکارەکان نییە لەگەڵ ئێمە بۆ تێگەیشتیان لە شانۆنامە و هەمووشمان هەروەکو یەکشتە خوێنە بەستەنیا چیرۆکە خوێنینەوە لە شانۆنامەیە بێگومان ئەمە قسەیکی دروستە بەڵێ ئەی چی بکەین یانی سە بۆ لەم کتێبەیە چەند ئاستێک لە خوێندنەوە چەند قۆناغێکمان داناوە بۆ خوێندنەوەی شانۆنامە کەمە توێژینەوەیکی زانستیە و دوو دکتۆر سەرپەرشتیان کردووە نزیکەی 50 شانۆکار فۆرمی ئیسیبیانی ڕاگەندراوی ناو کتێبەکەیان پڕ کردوێتەوە کە بۆ چون زیاتر لە سەرچاوە بەرەو 160 سەرچاوی تا بەکار هاتووە بژی سوپاس لەو کتێبەشە هەر سەلماندوومانە ینی هەوڵمان داوە ئەوە ساختکەینەوە ئایا بەڕاستیەکەی تێگەیشتن ئەمە هەموو کات بۆ شانۆنامە هەر یەک تێگەیشتیانەکرێت جیاوازێکشی هەبێ جیاوازەکە ئەوەیە لای شانۆکارەکان بێگومان جیاوازیە نەک لای خەڵکی ئاسایی ئەبێ بشپرسین ئوستاز بۆ منە تۆ ئێستا ئەو کتێبە بە تیراژی چەند دانە لێت کردووە لەو کتێبە بەڵێ پێنجسەیە لەو باوەڕای چەند کەس خوێن بێتەوە بە شانۆکارە بورە شانۆکارەکان زیاد بەڵای فرۆشی زۆ باشەوەی کێکە لەو کتێبانی سە لە بازارڕ نەماوە مەبەستم ئەزانم کتێبەکە گرنگی خۆی بێگومان ببوورە مەبەستمان لێرە گرنگی و کتێبە نیە مەبەستمانوێ ئەوانی کە نووسەرن ئەو سەرچاوانە چین بەکاری هێنن یان بۆ سەرچاوی کوردی ناکات تا بۆ ڕەخنەش و بۆ خوێنەوەی شانۆنامە و بۆ نووسینی چۆن ئەکرێت کەسێک بەخۆی بڵێ من نووسەرم ئاگەی لە سەرچاوەکانی هاوڕەکانی نەبیان لانی کەم و کەسانی کە هاوپیشەی ئەو نووە چۆن ئەکرێت کاگومێ نمایشێکی کردبێ من نەمبینێ بیان شانۆنامێکی نووسی بێ من نەمڕاست ئەبێ بیخەمەوە دواتر قسە لەسەر ئەمە بکرێوەنیە خۆی دەردەکوشندەکە لە ناو شانۆکارەکانەوە لەس پێ دەکا ئەگەر سیرکەی ئێستاوەکو ئەوەی لە هاتووە وەرە بۆ شانۆکەم دێم بۆ شانۆکەت وەرە بۆ تۆ بۆ نمونە ڕۆژێک لە شوێنێکا کتێبەکەت دابەژەکەی من ئاگام لێ نییە هۆکارەکە یا تۆ یا منم کتێبانە من بەمان ڕیکلامی بەڵێ یا من کە ئاگادار بم بۆ چی نەهاتوم کتێبەکەی جەناب وەرگرم بیخوێنمەوە لە هەمان کاتا کە خوێنمەوە خەڵکی ژوالێکم بیخوێنێتەوە بیدەم بە هاوڕێکانم هاوڕە شانۆکارەکانی ترم یا بیدەم بە خوێنکارەکانم یا بیدەم بە کەسە نزیکەکانم بەس ڕاستیەکە یەکشتی تر بڵێن کاگومێت ینی زۆر جار یەکە لە هۆکارەکان ئەوەیە خەڵکی ئاسایی ڕەنگە توێژینەوەی زۆر نەوێت چونکە پەیوەندی بە شانۆ و کێشی شانۆ هەیەمە زیاتر لەسەر خودی شانۆکارەکەی بەڵام ئەوەی کە ئێستا من بەرەوڕووی بەڕێست و هەموو کەسانی کە شانۆ ئەەکەن چۆن ئەکرێت ئێوە خۆتان لە ناو بۆنەکانە نەبن یان چۆن ئەبێەوە خۆتان ئەوە کێشتان نەبێت بەڵام با بیگەڕنەوە بۆ شوێنیکە ئێمە ئەگەر بە پێوەری دیالۆگ و کارکتەر قسە لەسەر شانۆنامە بکەین یان چیرۆک ئێگەر هاتوو نمایشێکی شانوویمان هەبوو یان دەقێکی شانوویمان هەبوانی سامیل بکرێت نواندنێک بێوەشە دیالۆگی تیانێ بڵین شانۆنامە نیە نەخێر ئەبێ شتێکی تر هەبێ بخێنەوە من پێشتر باسی ئەوشم کرد چۆن سیناریۆیەک بۆ فیلمێک ئەنووسی تۆ لە بەڵام داڕی تیۆری خۆی سێق کۆناغەمە لەو کتێبادا بەشمان کردووە ینی کۆناغێکمانێ ڕۆڵی نووسەرە واتە نووسەرەکە نەناسی دەقەکەش ناناسی بۆمە ئەپسن چۆنە خوێنیتەوە بێ بیناسی ینی هیچ مەجاالیتیانێ بەڵام ئەتوانی خوێندنەوەی هاوچەرخیشی بۆ بکەیت ئەمە ڕێگەی لەو ناگرێت قۆناغی ترمان هێ مەرگی نووسەرە تۆ پێویستە بۆ سیستەمی ئیشارات و ئاماژە شارەزابی مەرگی نووسەر وانە تیۆری تازەمان هەیە تیۆری هاوچەرخە ڕۆڵی وەرگرە ئێمە مشکلەکەمانێ هەم نووسەرەکانمان هەم خوێنەرەکانمان شارەزایمان نین تۆ ئاگاداری هەر نمایشێکەکرێ پێتەڵێن پەیامی چی بۆ ئەم نمایشەوان ناڵێن بێگومان بەڵام ئایا هەموو نمایشێک پەیام وەرەگرێت نەخێر کاگومێت ئێمە خۆتەزانی کاتێکە کار ئەەکەین لەگەڵ نمایشە شانویەکان بەگشتی و شانۆنامەکان بە تایبەتی شانۆنامە پێویستی هەم بە بەهرە هەم بە پسپۆڕی و هەم بە باگراوندێکی تیۆری بەهێزەیە هیچ شانۆنامە نووسێک بە زگماک ینی خواکرد بووی نەهاتۆ شانۆنامە بنووسێ وە لەو ئەسخیلۆس چەند هەزار ساڵێک پێشە سەلیۆنان و توێتی ئەم شەو خەوتم و لە خەومە خواپی وتم تۆ بووی بە شاعیر هیوادارم ئێمە ئەمە بەستەنیا وەکو ئیلهامێک وەربگرین لە وەکو مەسالی سەنعەتە چونکە یۆنانیەکان هەر باوەڕشان بە تێخنە هێواتە بە تەکنیک هەیە شانۆنامەش قۆناغ و ئاستی جیاوازی هەیە زۆر گرنگە نووسەرەکانمان بزان لە چه ئاستێکان نووسن ئێمە کاتێکەوە توێژینەوەمان ئامادە کرد نووسەرمان وەکو ڕۆڵی نووسەر خوێندەوە چونکە ئەو خۆی باوەڕی بەوە هەیە کە ئەبێ نووسەر بناسیت و اینجا دەقەکانی ئەگەر هاتو نووسەرێک لە ناو مەرگی نووسەر ئیشی کرد لە ناو ئەو ئاستەیە یان لە ناو تیۆری ڕۆڵی وەرگرا بوو ئێمە هەموو تیۆریانەمان هەیە و دابەش بوون بەسەر قوتابخانە و مەدارسی جیاوازە چی بکەین وەرگرەکانمان بینەرەکانمان خوێنەرەکانمان زیاتر لە شانۆنامە تێبگەن
بەبی ئەوی کە هۆکار و خەت و هێڵیان بۆ بکێشین بە ئازادی خۆیان چێژوەرگرن و ئاستی ڕۆشنبیریشانی پێ قۆناغێکیکە. خۆی ئەگەر باز لە نووسیم بکەین تۆ ئەکەوێتەوە سەر ئەو کەسە کە لە چه ئاسێکی تێگەیشتنایە بۆ خوێندنەوە وەکو چۆن ئەڵێن زۆربەی کات ئەو نمایشە شانۆیانەی کە ئەیکەین ناچارین لە وڵاتەیە وای لێ بکەین کە تۆ لەکوێ ئەیکەی بۆ چێ ئەەکەی بۆ نمونە کە من نمایشی شانۆی ئەەکەم لە ناو خوێندنگایەکە ناتوانم بچم شانۆیەکی بێهودە بکەم بۆ نە شانۆی دیمەنێکی خامۆشی بکەم لە ناو خوێندنگایەکە بێگومان خوێندکارەکان تێی ناگەن تۆ بە هەمان شێوە بۆ نووسینی دەقی شانۆی بۆ خوێندنەوە دەکەوێتە سەر ئاسی تێگەیشتن و زانیاری ئەو کەسە لە خوێندنەوە و لە خوێندنەوەی شانۆی لە بینینی شانۆی لە هەمان کاتا لە ئەدەبدا. کاکو مێدۆکمەمە لە زۆربەی وەکو لە ڕاپرسیەکان و هەر لە بڕگەی پێشووترا کە ناوبڕەکەی چین سیرمان کرد ئەو ڤیددیوانی کە هاتوون ئەڵێ زۆربەی فرۆشی کتێبە شانۆیەکان کەمترین بازاڕیان هەیە وە لە ناویشانە شانۆنامەکان. ئێمە چی بکەین یان بینەرەکانمان چی بکەن خوێنەرەکانمان چی بکەن کە شانۆنامەیەکیان هاتە بەردەستبی ناسنەوە یان بزان کە ئەمە شانۆنامەیە و قسێکی تریان وەرنەگرتووە لە باتی شانۆنامە یان چی بکەین بۆی کە ئەو پەروەردە شانۆیە ببینە ناو ماڵەکان و کێسە لەم بەرنامەوەمان بینن جیاوازیەکەی تۆی پسپۆڕ لەگەڵ کەسێکی ناپسپۆڕە ئەلیا چۆن ببینی؟ سەرەتایمە باسی پەروەردەمان کرد ناچینەوە سەر و باسەکە لە پەروەردەوە لە خەڵک بکرێت کە تێکەڵی شانۆ بێ و شانۆ بخوێنێتەوە. ئێستا هۆکارگەلێکی تر هەن یەکێک لەوانە ئەو دەستگایی کە ئەم کتێبە چابەکە تا چەند ڕیکلام بۆ ئەوکە تا چەند ڕیکلام بۆ کتێبێکە کرێکە کتێبی شعرە بۆ نمونە یا هەر بوارێکی ترەکە گەنجەکانی ئێستا حەزیان پێێتی ئەکرێ ئەو دەستگایانەی کە بە هەمان شێوە دەقێکی شانۆیی چاپ دەکەن بە هەمان شێوە ڕکلامی بۆ بکەن بەردەوام بۆ ئەوەی خوێنەر تامەزرۆ بێ بچێ بیکڕێ لە هەمان کاتیشا خوێنەر ئەو کەسانی کە خوێنەرمەسادوەسێنم خوێنەرێک بۆ کتێبێکی من بکڕیانی تۆ بکڕێکە لێمان تێناگا ئاخر ئێستا بەسەرمان هەر ئاسایی بن. ئەگەر خوێنەر نەیکڕێ چۆن تێبگا من لەگەڵ ئەوەم ئەو کەسانی کە لە بواری ئەدەب و شعر و هەموو بۆ هەتا بواری ئاینیش خوێندنەوە ئەکرێ کاتێک دە کتێب بەکڕێشکان شعرێکیان ڕۆمانێشێکیان کتێبێکی ئاینیە با کتێبێکی شانۆیش بکڕێ ئەو کاتە کە دەقە شانۆیەکەی خوێندەوە خەلەلەکانی منیش دەرەکەوێت ئەو کاتە حەزی ئەویش بۆ شانۆ دروزە بێ کاتە تۆم پەیوەندی بە دوولایە نەبینی لایەنێکیان ئەو کەسانن کە چاپیەکەن لایەنێکیان ئەوانن کە وەڵا بێ بە سێ لایەنیش لایەنێکیان نووسەرەکەگە و لایەنێکیان بەر وەرگرەکەی تا دەستگاکەشمان باس سێ لایەن دەرەچێت لە پێشانگاکانیش ئایا بۆ بە شەرمەوە کتێبە شانۆیەکان داهەندرێ ئەگەر کتێبە شانۆیەکە لە بەر چاوە من زۆربەی کات بابەتم خوێنەوە هیچ پەیوەندی بە بوارەکەی خۆمەوە نەبووە چوومە بازار ناو نیشانەکەی سەرنجی ڕاکێشاوم سەیری کتێبەکەم کردەوە بە دڵم بۆ کڕیومان بەڵام ئەگەر سیرکەی زۆربەی کات لە پێشانگاکان بە هەمان شێوەیەک و جەنابێت ئاماژەت پێداوتە دەقە شانۆیەکان لە عەرزادانراون بۆ لە عەرزادانراوە بۆ لە شوێنێک دانراوە کە کاتێک خوێنەر دێ ئەو کەسەی کتێبە کڕیەکەم شت بەر ئەم کتێبە بکەوێت لە هەمان کاتیشا ڕەنگە هۆکارگەلێکی شەبێ بۆ زمانی نووسینی ئێمەی نووسەر ئایا و دەقە شانۆیانەی نووسیمانە تا چەند حسابمان بۆ کردووە ئەو کەسێک کە ئێخوێنێتەوە تێیبگا یاسەمە کێشێکی ترمان هەیە لەگەڵ زۆر لەو نووسەرانی کە شانۆنامەیان نووسی و کتێبیشان هەیە من لەگەڵ هەندێکیان ناقسەم کرد ناڵم هەمووی هەمان کێشەیەوەیان هەیە یەکتری ناناسن ینی بۆ نمونە ئێستا پێی بڵم ناوی چوار نووسەری کوردم پێ بڵە کە شانۆنامە نووسێ ناوی دوان لە هاوڕەکانی خۆیڵێت کە لەوانەیە شانۆشان نەنووسی بێ ڕاستە بێگومان ئەم گرفتە چی یانیمە چی من پێویستم بەوە هەیە تاکە ئەم شتە بەردەوامە بێن شانۆکارەکان ناخوێنەوە یان با بڵێن ئەوانی کە نووسەری شانۆنامن باوەڕێن بە تیۆر نییە باوەڕێن بە معریفە نییە باوەڕێن بە بازارگەری نییە باوەڕێن بە بنەما و بە دەستگاییکردنی ئەم شتانە نییە ئەی شار چۆن دروست بکەین لە دۆخێکی ئەوەیە ئۆسوولێتێک هەیە لە ئێمەدا لە ئێمەی شانۆکارە و بە هەمان شێوە نووسەرەکانیش کە دامپێنانمان نییە بۆ کارەکانی یەکتر بەداخەوە ینی ئەو بابەتانەی ئەو قسانش کە وەکو ڕەخنە دەکرێت زۆربەی کات بۆ یەکتر شکاندنە بۆ نمونە کاگڕێباز کتێبێک بڵاوە کاتەوە من هەر لە خۆم وڵێم ناچم نایخوێنمەوە
لەبەر ئەوەی کێشەنی نایخێنێتەوە بەڵام کێشەکە لە تۆ نووسەر بیت شەسە من ناکرێت نمایشێک کرێت ئاگام لی نەبێت باڵە بێگومان ناکرێت کتێبێکی شانووی دەرچوو من نەزانم نووسەرەکەی کێیان نەگەڕابێتم بۆی یعنی تۆ زۆر جارە چی شتێکەکڕی ناپرسی کێیە بەڵام گرنگ نییە باگراوندە بۆ نووسەرەکانمان لەوانی کە لە بواری شان و نامەیان بێگومان گرنگە هەم خوێندنەوەی دەقی جیهانی من باسی بینینیشم کرد تۆش ئێستا جەنابەت ئاماژەت پێدا ناکرێت نمایشی شانۆیی هەبێ من شانۆکارم نەچم بیبینم چکە زۆربەی کات ئەویش هەم بینین هەم خوێندنەوە کاریگەری هەیە لەسەر ئەزمون و لەسەر نووسین من تۆزێک کێشەکە دیسانە بمەوە بۆیە سێری کەگە کۆمەڵی قۆناغی مێژووی دابش بکەین گریکیەکان و ڕۆمانەکان بە جۆرە شان و نامیان نووسێت لە کلاسیکە بە جۆرێکی کەوە من لە نیو کلاسیکە لای مارلۆکیت شکسپیر جۆرێکی ترە وانە بەڵام کێتە چاخی تازە سێرەکەین ڕیتمەکە گۆڕێ ئەفکارە گۆڕێ شێوازی نووسینەکانە گۆڕێ شان و نامی کوردی بۆ هەر لێک شوێنە تێکەڵی هەمویانە و هیچی شانیتیانە بە تایبەتی بە ئەو نووسەرە کوردەکانی باشووری کوردستان هەمووی یەک ستایلەیە با بڵێ نەسەکەمی ڕیالیزمێکی تەقلیدیشە نازم بڵم دروست بێم قسێکەیڵێن چونکەمە بەرپرسیارەتێکڵێن ڕیالیزمە بتوانین ساغیکەینەوە ئەم دەقانە بۆچی هەمووی هەر بە یەک زمان و بە یەک ئاستە نووسرێ هەمووشی هەر نووسەرەکان خوانیان بەلاوە گرنگترێکە وەک لە بابەتە شانوویەکان من بۆ چۆنی خۆم ئێمە دەقی شانۆیی کوردیمان زۆر کەمە کە ئەڵم دەقی شانۆیی کوردی مەبەسم ئەوە نییە کە ئێمە ژمارەیەک نووسەرمان هەیە دەغا نووسن دەقی شانۆیی کوردی هەرەوە نییە کە نووسەرەکەی کورد بێ بە خۆشمەوەکە پێشتر من کۆمەڵە دەقی شانۆیم نووسیوە لە گۆڤاری ڕامان بەڵاوم کردوێتەوە کاریگەری دەقی جیهانیم بەسەرەوە هاتووم هەر بۆ شێوازەی ئەوان نووسیمە تۆ کەی هاتووی لە دەقێکی شانۆییدا ڕێک باسی کێشەیەکی کوردی بکەیت خۆ بەس بە تەنیا کێشە دەق دروست ناکە بێگومان بەڵام تۆ کە دەی ئەڵەی شانۆی کوردی من نمایشی تۆم بینی و دەقی تۆشم خوێندوێت لێم قوبڵ بکە ئێمە ڕوئیامان وازەح نییە بۆ شانۆنامە ینی هەستەکەم ئەوەندەی کە خەریکی کەڵەکەکردنی چالایەکین ئەوەنە جۆرەکەیمە بەلاو گرنگی چونکە نەحەقی شانۆکاری کوردیش ناگرن بە فرسەت ئیشەکە یعنی تۆ هەموو کاتم مسۆگەرنی بوو جەو دەسەکەی هەموو کاتێ مسۆگەر نییە مستافەت پێکەوە بێتەوە ئەمانش بادیوکی تری حەقی بین بە هەم شانۆکارەکان تۆزانی زۆربەی کات بۆ منە ئەو نمایشە شانوانەی کە منیش کردومە دڵنیام زۆربەی شانۆکارانی هاوڕێشم کردویانە ڕەنگە لە سەداسەد قەناعەتی بەو دەقەش نەبوو بێ بەڵام گونجاندوێتی لەگەڵ شوێن و لەگەڵ بودجە و لەگەڵ ئەکتەریش کاتێمە لە چەند لایەنێکەوە لە مشکلیان ینی کێشێکمان هەیەکی کێشەکانمانەوەیە دەرفەتەکان یەکسان نین و لە هەمان کاتیشا بەرپرسیارەتیەکان و ڕۆڵەکانمان بە هاوسەنگی ناڕوە و دەرفەتی کارکردن زۆر نییە ئەمان هەمی گرفتن بەڵام لەگەڵەوەشە هێشتا هەر خۆشمان ئاستی معریفەی شان و نووسەکانمان کامڵ نییە تۆ نازم تا چەند لەگەڵەمای کە ئاستی فکری و معریفی شان و نووسەکانمان لە ئاستی پێویستانە لە ئاسی پێویستانێ بێگومان ڕاستە هۆکارەکەی بۆ شتانە ئەگەڕێتەوە کە باست کردیان ئێستا بۆ نمونە من کۆمەڵێک نمایشی شانۆیی زۆرم کردووە من جگە لەو دەقانەی کە بڵاوم کردێتەوە وەکو دەق نووسیمە بڵاوم کردێتەوە هاتووم دەقم نووسیوە بۆ نمایشەکانی خۆم لەبەر ئەو هۆکارانەی کە پێشتر باسم کرد دەقم نووسیەوە بۆ شانۆ مامۆستاومیات گفتوگۆکردن لەگەڵ بەڕێزە خۆشە من هەموو کەسانیکان هێنمە بەرنەفەڵکی تایبەت و هەڵبژێراون بەڕاستی بەڕێزی شتێکێکی لەو کەسانە من زۆر خۆشحاڵ بووم بەم دیدارە هیوادارم شتێکمان نەوتە بێ کە لە ئاست قۆناغەکە نەبوو بێ دەست خۆش بێ سوپاس وە هیوادارم و هەروەها منی وەکو بەڕێزت ئاماژت پێدا هیوادارم شتێکمان نەوت پێکە بە دەربێت لە شانۆوە دوجاری ژێمە هەرێکەمان خاوەنی ڕۆئیا و بۆچوونی خۆمانین لەگەڵ ئەو ئەزمونەی کە هەمانە بینەرانی عزیز و خۆشەویست لێرە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەی شان و ژیان تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەی داهاتوو بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش